ئەمڕۆ باسی هەستیاری وەرزیەکەین چکە واوەرزی بەهار هات لەگەڵ بەڕێز دکتۆر یادگار شەوقی کە پسپۆری نەخۆشەکانی قورگ و جۆلوتە دکتۆر بانیت باش بەخێر بێت. باینتان باش زۆر سوپاس. سپاس بۆ بەڕێزت. هەستیاری وەرزی چۆن پێناسە بکەین، چۆن کەسێک بزانێت کە هەستیاری وەرزی هەیە؟ بەڵێ خۆیان ئەگەر بینە سەر هەستیاری وەرزی تەسیرەکاتە سەر لوت و جیوبەکان و سەر قەسەباتیش. ئێمە ئەگەر باسی ئەم هەستیاری وەرزیە بکەین چۆن ئەزانین؟ ئێمە بڵین ئەگەر پێشەکی باشی هەستیاری بکەین بەگشتی نەوعی هەیە، نەوعێکی پێوتی هەستیاری وەرزی ئەمە بەس لە وەرزەکانە دەست پێەکات. بعضێکی هەیە دائیمیە کە لە ساڵ 12 مانگ هەیە، بعضێکی هەیە ئیلتیهابە هەوکردنە، یعنی هەوکردنە ئەویش ئەوانەیە کە بەهۆی مەسەن هەڵامەت و ئەنفلۆنزە و شتۆ تووشی هەوکردنی ناو خیشائی ناولوت و جیوبەکانە بێت. ئێمە ئەگەر بینە سەر هەستیاری وەرزی چۆن بزانین ئەو کەسی کە مەسەن هەستیاری وەرزی هەیە لە وەرزی تەبعاً لە وەرزی بەهارە زۆرتر ڕوئەیە و لە وەختی پاییزیشا ڕوئەیە. ئەویش بەهۆی چیەوە؟ بەهۆی ئەو کە گەڵا و درەخت و ئەمانە پێ ئەگەن هینێک دەرەکات مادەیەک دەرەیە هەڵاڵی ئێمە پێوتێ هەڵاڵە، ئەو هەڵاڵەیە ئێمە هەڵی ئەمژین کە هەڵمان مژێ چێتە ناو لوت و ناو قورگ و ئەمانەمانەوە لە لوتیشا وەمان نەزانین ئیفرازات دەرەچێت وەکو دژەتەنێک بەرامبەری دەرەچێت کە ئەوەی بەرکەوت و ئەمانە بڵین تەفاعلە دروست ئەبێ کە ئەو تەفاعلە دروست بوو ئەو کەسە شیەکە هەز بە چی بە نیشانەکانیەکە. نیشانەکانی پشمین ئەوە لە هەمووی یعنی زیاترە. یەک دوو جارێک پشمین بەسە یاخود نا زۆرە پژمێ مەسەن هەیە ئەڵێ من ئیمڕۆ 20 جا لەسەر یەک پژمی و دووبارەش ئەبێتەوانێ ئەپژمێت و ئەمانە دووە من خورانی لوت مەسەن خورانی چاو خورانی قوڕک ئەمانە دروست ئەبێت و ئاوکردنی لوت سەرەکەی ئەو ئاوەی کە لە لوتەوەیەت ڕوونە سپیە یعنی ئەوەی تایە مەسەن زەرد نییە بڵێ ئەمە بڵێمە بە نیشانی هەوکردنیان هەوکردنیە ئەمەە زۆرترین نیشانەکانەتی. طبعا جاری واشەیە تۆ مەسەن سەر ئێشەی لەگەڵ ئەبێ لەشدا هێزرانی لەگەڵ ئەبێت ئەمانەشی لەگەڵا ئەبێت. باش جگەلەوەی سرێشە لەشدا هێزرانی لەگەڵا خورانی چاو گوێ ئەوانە خورانی چاوەکو باسم کرد خورانی لوت خورانی چاو چاو ئاوەکە چاو سوور ئەبێتەوە جۆ ئەخورێ قوڕک ئەخورێ اینجا کۆکەش دروست ئەبێلی تەمان بەهۆی ئەو هەڵاڵە و شتوان کە ئەچێتە ناو لوتی و ناو قورگەوە ئەی ڕوشێنێ دیواری مەسەن غیشایی ناو لوت و قورگ و حتا بۆ سیەکانیش ئەی ڕوشێنێ ئەو کەسەش دووچاری کۆکە ئەبێتەوە کۆکەیەکی وشکی بەردەوام. کۆکەکە لە خەوایە یا لە کاتی بە خەبەربوونە یاخود کاتی حینی نییە مەسەن ئەوەی نییە بڵێ کاتی هەبێ یا کاتی هەیە بەڵام زیاترینی لە خەوە ئەوانە تووشت ئەبێت چونکە ئەوانە کە ئەمێنێتەوە ئیفرازاتانە تۆ مەسەن کە ڕاکشێت و ئەمانە و ئیفرازە ئەمێنێتەوە چێتەوە قورگت کە چۆ قورگت تاوان قورگە ئەڕوشێنێ کە ڕوشانی تۆ ڕەتفعلەکەت کۆکەکە ئەبێت بەڵام هەموو کاتێک ئەو کۆکەی لە هەر وەختێکی شابێت یعنی دووچاری ئەبیتەوانێ. دکتۆر ڕەنگە بینەران هەموو کات ئەو پرسیارە بکەن کە باسی بابەتێکی ئاوها و نەخۆشیەکەکەین ئەڵێ هۆکار چییە بۆ توژبوون بە هەستیاری وەرزی؟ واتە بۆچی من توش دەبم بۆچی بە ڕێزت توش نابێ؟ بڵێ خۆی کە ئەڵێ بۆچی تۆ ئەو کەسە توژە بێ ئەو کەسە توش نابێ ئەو خۆی لە جینەکانە ئەو کەسە خۆی معەڕەزە کە توش بێ یعنی لە جینەکانایەتی لە ناو لوتیا ئەو شتێک کە من هەڵی ئەمەژم ئەو مادەی کە دەری ئەیا لە لوتما ڕەتفعلەکەی بۆ من توش نابێ ئاڕازم بۆ دروست نابێ ئەو مادەیە دەرەدرێ بەڵام ئاڕازم بۆ دروست نابێ بەڵام مەسەن تۆ خۆت حساسیەتە هەیە بەرامبەر ئەو شتە کە ئەوە لە جینەکەت هەیە لە ناو ئەو ڕووکەشی ناو لوت و ناو جیوبەکان و ناو قورگ و ئەمانە ئەو کەسە تووشی ئەبێ یعنی بەهۆی جینەوەی سێرەکەی مەسەلەن عائیلەیەک هەمویان هەیەە عائیلەکە هەمویان هەیەناڵێ ئێمە بڵین کە بەهاریەت یا مەسەن کە پاییزێت هەموو تووشی ئەبی ئەو کەسە ئەوە بەهۆی جینەکان یعنی جینەکان تەحدیدی ئەکا کە تۆ حساسیەتت هەیە حساسیەت بەڕێزت باسی هەوکردنیشت کرد لە جیوبەکان و لە لوتوانە چۆن جای بکەینەوە نیشانەکانی هەوکردن چۆن؟ بەڵێ خۆی کە تۆ حساسیەتت هەبوو چ حساسیەتەکە ئەگەر وەرزی بێ کە ئێستا باسەکەمانە چ حساسیەتەکە دائیمی بێ بەڵام بۆ جیاکردنەوەکەی هەندێ جار لەوانەیە تۆزێ یعنی قورس بێ جیاکردنەوەکەی بەڵام هەوکردنی ئاسایی کە تۆ مەسەن هەڵامەت ئەگری ئەنفلۆنزا ئەگری ناو ڕووکەشەکانی ناو لوتە ئیلتیهابە هەوەکە ئەو هەوکردنە تۆ چی لێ مەسەن لەوانەیە تاو لێ بێ
لەوانەیە لەشە بیەشێ لەوانەیە هاتووکە ئەو کە بەڵغەم و کۆکە و دروزە بێ لەوانەیە کۆکەکە و بەڵغەماوی بێ بەڵغەمەکە و زەرد ئەبێ ڕەنگی زەرد و سەوزە بێ ئەوە پێی ئەزانی کە ئەوە اینجا ئەمەی هەوکردنی ئەمانە بە 2-3 ڕۆژ 4 ڕۆژ 5 ڕۆژ چاگە بیتەوانێت لەوانێت تۆ عیلاجی نەخۆی چاک بیتەوانێت نامێنێ بنە مەسەن تۆ ناگاتە ئەوەیە کە تۆ کە هەوکردنە هەبێ لە سێمە ئەمە خۆمان ئەبێ ئەوە بزانین کە مەسەنی چێکە کۆکەی هەبوو ئەوەی هەبێ سێ هەفتەی تێپەڕان معنایەوە ئیتر ئەوە لەوانەیە تەسیراتی هەبێ بۆ ئەڵێن ئەمە هاوکردنەکەی بۆ بە مزمین و بۆ بە حساسێت بەڵام جابوونەوەی لە هەڵامەت و هەوکردنی جیوب ئەوە 3 ڕۆژ 4 ڕۆژە خایەنێت و چاگە بیتەوانێت زۆر باش لە مناڵە ئەمە هەستیاری هەیە لە مناڵە هەیە زۆریش هەیە یعنی ئێستا مناڵ حالیان لەم وەختەیە زۆر معاناتیان هەیە بە تایبەتی ئێستا چین بەرەو بەهار و هەڵاڵە پێ ئەگاوە ئەمانەوە ئەم دوو ڕۆژەش یعنی زۆر بووە بۆی ئەم خۆڵبارین و شتەوە زۆر ئەبێت لە مناڵشا زۆرە بەڵێ باشە خۆ پارێزیەکان چین دکتۆر چکە تو وەرزی بەهارە ڕەنگە قورس بێ بە خەڵک بڵێن خۆت پارێز خۆی توانم بڵم تۆزێک یعنی زەحمەتە خۆ پارێز بەڵام تۆ تا بۆ بکرێ مەسەلەن کە خۆت بزانی کە حساسیتەکەت وەرزیە تۆ پێش ئەوە ئەبێ مەسەن احتیاطاتی خۆت بخەی مەسەن تۆ ماڵەکەت ئەبێت یعنی بەتەواتی مەزبوط بێ هەوای مەزبوط بێ کە جەوی وا دروست ئەبێت دەرگاوشت هەمووی دابخرێت ئەوانە ضروریە مەسەن بتوانیت زۆر مەسەن دەرەوەچوونی ئەملاولا تا بۆ بکرێنە چیتە مەسەن ئەو شوێنانەی کە زۆر درەخت و باخ و سەیرانگا و شتەکان زەمان ئەوانە کێشن وەلو ئەوە ناتوانیت تۆ خەڵک مەنعکەیت نزیکی ئاگرکردنەوە ئەوانە بەڵێ نزیک ئاگرکەوتنەوە ئەوانە خراپن مەسەن تۆ لە ماڵەکە بتوانیت ئەو شتانی کە ئەبێتە هۆی شتەکە زیاد بکە مەسەن بەکارهێنانی عەتر و سپرا بەکارهێنانی مەسەلەن سپرای ماڵەوە پاکەرەوەی ماڵەوە ئەم شتانە دوورکەی و توانی ماسکیش بەستی پێشەوەش مەسەلەن تۆ ئەوانی کە حساسیەتی وەرزیانەیە دایمەن ئەبێ عیلاج وەرئەگرن پێشەوەی کە تووشیان لێبێ و عارەزەکە هەر توش ئەبن ئێمە ئەتوانین کە ئەیان بینین نەخۆشەکان عیلاجێکیان ئەینێ بۆ ئەوەی کە منعی ئەکا حتا ئەگەر بە تاواتی چاچینەکە ئەتوانێت ئێمە ڕێگەر بگرین لەوەی کە ئەو ئاراوزوشتانەی کە هەیەی کەمی کەینەوە بۆیان باش با بچینە سەر پرسیاری بینەران بڵێ چێک بۆی نووسیوی نەڵێ کورد ژنگەی پاچی نییە هاوڕای ڕاستە نەک ژنگەی پاچی نیە هەر زۆر خراپیشە یعنی ساڵ بە ساڵ تۆ بینی چەند ساڵانە چەند سیارە بەکارێت ساڵانە چەند ماڵ و شوقە دروست ئەکرێت ئەمانە هەمووی سپلیتی تیا ئەو سپلیتی کە هینەکەی لێ دەرەچێت چەند خراپ ئەبێت و ئێمە تا ئێستا یعنی نسبەی درەخت و ئەمانەمان نییە یعنی مەفروضە ئێمە ئەو درەخت و شت زۆر بڕوێنی ڕێژەی سەوزایی زیاد بکەین بۆ ئەوەی ئەو هینە کەم کەینەوانێ اینجا ئەو هەموو مەعاملانەمان هەیە بێ حسابات بێ ئەوەی کە دروست کراون هەمووی کەشەکە پیسەکە بە مادی کیمیاوی پیسەکە بەهینی کیمیاوی بەڵێ زۆر هاوڕان لەگەڵیان پرسیارێکی تر باسیێواکە بۆنی دەم پەیوەندی بە هەستیاریەوە هەیە بۆنی دەم نەخێر خۆی بۆنی دەم هینێکی کێشەیەکی تۆزێ بڵین یعنی زۆری ئەوێ ئەگەر لەسەر باس بکرێت و بەس پەیوەندی نییە بە هەستیاریەوە دکتۆر زۆربەی جار کە باسی ئەم بابەتی هەستیاریاکرێت چ لە گەورە چ لە مناڵە ئەوترێ ئەیپەڕێنێ یاخود دەمێنێتەوە خۆی هەندێک جار مەسەلەن تۆ لە مناڵە تووشی ئەبێت ئەو هەستیاریە توش ئەبێت تەماشاکی کە مناڵەکە گەورە ئەبێ ئەچێتە مەسەلەن ئەبێ بە 5 ساڵ ئەبێ بە 6 ساڵ ئەبێ بە 7 ساڵ ئەبێ بە 10 ساڵ وردە و دەکەمە بێتەوە نایمێنێت هەندێک جار هەیە تۆ نیتە کە گەورە ئەبی مەسەن لە دوای 5 ساڵەوە 8 ساڵەوە 10 ساڵەوە 15 ساڵەوە 18 ساڵەوە ئەمانە بۆ دروست ئەبێت یعنی تۆ ناتوانانی بڵێ ئەمە ئەیپەڕێنێ نایپەڕێنێ بەس ئەوانەی کە لە جینەکانەوە هەیان بێ و وەکو عایلیەن هەیان بێت ئەوانە یعنی زەحمەتە پەڕانی بەڵام ئەتوانێت خۆپارێزیە بکە بەو شێوەیە بتوانێت کەمی کاتەوانێت باش پرسیارەکان زۆرن دەگومان باسی ئەوە کراوە بەکارهێنانی بۆنی خۆش بۆ جسم ئەوەش هەستیاری زیاکە خاصەتەن ئەوانی کە هەستیاریەکانیان بەردەوامیە ئێمە وتمان بەردەوامیمان هەیە وەرزیمان هەیە ئەوانی کە بەردەوامیە هەموو بۆنێک مەسەن هەیەڵێ وەڵام من دکتۆر بۆنێکی گرانی باش بەکارهێنم ئەوە حەقی نییە چکە تۆ شتێکی کێمیکەڵە
يعني مثلا موادی کیمیاوی پیترۆکیمیاویەکان معمەلەکان خوانە ئەو موادانە ئەوە نیە بڵێ خراپن یا چی بن بەڵێ بەس چیەکەی تۆ شوێتەکە ئەو ئەڕوشێنێ جسم بەرامبەری ئەجوڵێتەوانێ ئەو هەستیارێ دروست ئەکات. هەر بۆ پشتگیری قسەکەی بەڕێزت خانمێک پرسیاری کردو ئەڵێ بە بۆنی ئاسایی بە بۆنی مایکەپ و میکیاژ کە بەکاری هێنێ بە بۆنی دووکەڵ بە بۆنی دووکەڵی سیارە ئەڵێ بە هەموو ئەم شتانە ئەو بە چاولت وایەتە خوار و دوو شەو دوو ڕۆژ ژەقۆکن ڕاستەکە ئەوە معنایەوەی ئەو هەستیارەکەی ئەو زۆر زۆرە بە قووەتە و هی نیشە یعنی دائمیە کاڵی ساڵانە چارەسەری هەیە ئەتوانێت خۆی ئەتوانێت کۆنتترۆلی بکە مەسەلەن ئەو میک ئەپ و ئەو بۆ نوشتانە ئەبێت لەو ژورانە مێنێ بەدەر لەوە ئەکرێت لە پسپۆری بەڕێستان و پسپۆرەکانی دیکەی هەو بابەت لەگەڵ ئەم بوارە بەڵێ ئەتوانین چارەسەری بۆ دابنین علاجی بۆ دانین چەند نەساحێکی بینێ بێهیوانە نەخێر ئەتوانین بڵێ هەموو شتێ چارەسەری ئەبێت بەس ئەوە ناتوانانی بڵێ ئەمە با بن بڕیکە. باش پرسیاری تر هاتووە باسی سەرجێش خواردن و بەهێزبوونەکە لەگەڵ هەستیاری ئەمە هەیە خۆی گێش خواردن ئەزای مۆزوعێکی زۆرە سەرگێش خواردن بەڵام پەیوەندی بە هەستیاریەوە بەڵام تۆ جاری وا هەیە هەستیارەکە ئەمەنە زۆرە ئەمەنە ئەپژمی زەختەکەی لە خۆت لە تاوە گێژەبی لەوانەیە مەسەن لەو زەخت و کۆکە بەقووەتەوە ئەمانە احتمالە جارێت تۆ زەختە دابەزێت جۆرکردبوون جۆر دروست ئەبێت مثلا تۆ کە ئەوە سیارە بۆ دروست بوو طبعا لوت جیرانمان ئەوە بیست و ئەو عرازە لوت جیران هینێکی ئەوە کە هینێکی زۆر ئەبۆزە لوتی ئەگیرێت کە لوتی جیرا تەسیرەکاتە سەر ئەو قەناتی ئۆستاکی ناو گوێچکە قەناتی ئۆستاکی ئەگیرێت لەبەرەوە کەبوونی دروست ئەبێت و لەوانەشە بەوەی ئەو هەستیاریەوە ئەو کەسە تووشی ئیتیابی گوێچکەی ناوەڕاست بێت. باشە هەستیاری ئەم بابەتەی کە ئێمە باسمان کرد تا چەند پەیوەندی بە تاوە هەیە شکەوە هەمدی سەو پرسیارە کراوەوە بزان بەڕێز دڕونکردنەوەدا بەزەوانەی کرد لایڤش بەڵێ ئێمە وتمان هەستیاری جاری وا هەیە ناتوانینیکەی لەوانێت تۆ هەستیاری شەهەبێ هەڵامەتە توش بوو تاشە توش بوو تاکە و چاگە بێتەوە مەسەن لەش ئێشەکە و ئیلتیهابەکە و هەوکردنەکە چاگە بێتەوە بەسەرەکەی ماوەتوانێت توازانی سەبەبەکە ئەوەیە بە شتێکیشمان بیر نەچێت هەڵامەت و ئەنفلۆنزا ئەوانە ڤایرۆسن ڤایرۆز یەکێکە لە هۆسەرەکیەکان کە هەستاری زیاکە زیادەکە تەحویزی ئەکا دکتۆر هەوای سارد پەیوەندی هەیە یاخود هەوای ساردیش پەیوەندی هەیە هەوای گەرمیش پەیوەندی هەیە مەسەن یەکێک لە ئەڵێ من دەرەوە زۆر سارد بوو هاتمە ژوورۆ زۆر گەرم بوو دەستم کرد بە کۆکە و بە لوجیران و ئاوی هەیە بەعکسەوە لە شوێنێکی گەرمەوە هەوای ساردەکە لیان سەخۆی ئەم ماوەی کرد ئەم پەتایە بەقوەتی کە هات هەمووی ئەوە بوو سەبەبەکە تۆ هەوە دەکرد ڤایرۆز بوو ڤایرۆزەکە چیەکە تەحفیزی هەستیارەکە دەکات ئەوەی هەشتا مەسەلەن هینیشی نییە مەسەن هەستیاری نییە بۆی ئەو هەوا ساردەوە بۆی ئەو ئەنفلۆنزا بەقوەتەوە هەستیاری بۆ دروست ئەبێت زۆر باشە کەواتە هەوای سارد کاریگەری ڕاستەخۆی هەیە بەڵێ ئەکرێ بە بینەران بڵێن هیوایکیان بینێ کەوانەی هەستیاری توندیشیان هەیە بە چارەسەر و بە ڕێنمایی و بە خۆپارێزی ئەتوان کاری ڕۆژانە و گەشت و سەیرانی خۆیان بکەن بەڵێ ئەتوانین بەڵام ئەو کەسانی کە مەسەن ئێمە ئەتوانی ئامۆژگاریان بینێ و باسمان کرد یعنی خۆی دوورخال لەو شتانە کە هەستیارەکەی زیاکە بەس بەئەجدا تۆ مەسەن شتێکە ناتوانانی کۆنتڕۆڵیکە مەسەسە بڵێ من ئەو هەستیاریم هەیە ئەمە ئەم قاعەوە مەسەن چەند کەسێ بۆ نیاوە لە خۆی شتێ بڵاو بۆ تۆ دوو کەڵێکە شتێکە ئەمانە تووشم ئەبێت و ئەمانە بەڵام من ئەگەر وا هەستیارەکەم زۆر بەقوت بێ حسابێ بۆ خۆم کە ئەچم بۆ ئەو شوێنە ئەومە بکەم یعنی ماسک باشترین شتێ مەسەنەوە کە شتە شوێنێکەوە خاستەن بەیانیان کە لە ماڵەوەیتە دەرەوەچی بۆ دەوام ئەوەی هەستیاری هەبێ پێویستە ماسک بکە هەتا تۆزێ باش ئەبێت ئەمانە بەڵێ چکە ڕەنگە وازکا بڵێن ماسکە بۆ چیە بەڵێ ماسک ئێستا خۆ شتێکە هەموو کەسێک ضروریەوە بخۆی بۆی ئەو کۆرۆنای کە ئێمە تووشمان بۆ ئەسە ماس بۆ بە شتێکی زۆر ئاسایی بۆ هەموو کەسێک زۆر باشە دکتۆر هیچ شتێکت ماوە کە ڕۆژانە بەرکەوتنە لەگەڵ چارە خوازان هەیە ڕوون نەبێ لایەن والله هەستیاری بەعزێک هەیە ئەوانەی هەستیاری هەیە ئێستا ئێمە یعنی دیاردەیەک هەیە بەخێوکردنی ئاژەڵ وەک پشیلە ساگ پەلەوەر و ئەمانە مەسەن زۆر کەس هەیە مەسەن من نەخۆی هاتووە لام کە باسی کردووە هەستیاری هەبووە وتمە ئەوە لابەرە تۆ هەفتەیەک ئەوە لابەرە لە ماڵەکەتە هاتۆ تۆ باش بووە یان ئەگەر باشیش نەبوو بێت لە ساپڵی هەشتا فەرقی کردووە چونکە
ئەو هینانی کە دەریێن لە ئاژەڵ و شتەوانە ئەو هەستیارێکە زۆر زۆر زیاکە ئەوە ضروریە بکەن و ئەو ئەمەژگانیشی کە باسمان کرد پێویستە باشە سپاسی بەڕستەکەین دکتۆریال بیار سپاس بۆ زانیاریوەردانی کە بەڕێزت پێداین زۆر سپاس بۆ ئێوەش ساخی سەلامەتیە بۆ بینەرانی خۆشەویست